سڵاتان لێبێ ئازیزان یاریکردن بەشێکی سەرەکی ژیانی هەموو مناڵەکە و پێداویستیەکی زۆر زۆر گرنگە بەڵام هەندێک جۆری یاری هەیە خۆت هەندێک مادە هەیە کە لا یاریەکانە بەکار هاتووە ڕەنگە زیانی بۆ تەندروستیان هەیە بۆ ئەوەی بزانین کە چۆن یاریەکی سەلامەت بۆ مناڵەکانمان هەڵبژێن و لەوە گرنگتر ئەوەیە کە چی یاریەکیان بۆ بەکار نهێنین بۆیان نەکڕین بەردەست نەبێت لەلایەن ئەمڕۆ بەڕێز دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی زانستە ژینگەیەکانمان لەگەڵا سڵاو دکتۆر سلام بەڕێستان دکتۆر گرنگترین شت بەلای دایک و باوکانە ئەوەیە کە یاریەک بۆ مناڵێکی دابین کا کاتێکی خۆشی لەگەڵ بەسەربەرێ کاتی پێ بەسەربەرێ و لەگەڵەوەشا سوودی بۆی هەبێت هەم لە ڕووی جەستەی و هەم لە ڕووی بیرکردنەوە و هۆشیاری مناڵەکەیەوە بەڵام بێگومان هەموو شتێکیش لایانی خراپی هەیە ئایا وەکو پسپۆڕێکی ژینگە ئەو شتە مەترسیدارانە چێکە لە یاری مناڵانە هەیە ئەو یاریانەی کە بەردەوام مناڵەکە لەگەڵ خوا لە ماڵەوە هەیە یاری پێکا کە ڕەنگە خراپ بێ بۆ تەندروستی بەڵێ دەستخۆشیتان لێکم بێگومان بەڕێزت ئاماژەت بەخۆ کۆمەڵی خاڵی گرنگ کرد ئەو لایەنانی کە با بڵێن لەعابەیەک یا تۆیەک بۆ مناڵێک فراهەمێکە بێگومان زۆرن هەر نەبێن نەبێت لەوەی کە مناڵەکە خۆشحاڵەکە دڵی خۆش ئەکات ماوەیەک مەشغوڵی ئەکات دوایەوە کە دایک و باوکە ئیشی هەبێت ئەتوانێت لەو کاتێک کە لەعابەکەات دەست مناڵەکە ئەو ئیشوکاری خۆی ڕایکە ئەمانە هەمووی خاڵی پۆزتیف بەنسبەتەوە و ئەژمید بەڕێستان ئەم لەعابانەی کە بابن هەیە بۆی کە ئەم دڵخۆشیە بۆ مناڵ فراهەمکەین ئێمە لە قەبارەیەکی بچکۆلە یعنی تایەتی لە قەبارەیەکی بچکۆلە و تایەتی هەتا ئەو قەبارەیەکی مناڵ هیچ کۆنتترۆڵێکی لەسەر نییە ئەمە ڕاستێکە ئەبێ ئاماژەی پێکوە دوایش بەشێکی زۆری لەمانە ئامانجی جیاوازیان هەیە لە مادانە و ئێمە ئەبێ کۆمەڵ ڕاستیشەیە کە ئەم ڕاستیانە نەشارێتەوە بە ترسی بەتایبەت بەنسبەت ئەو لەعابانەی کە بابڵین زیان ئەگەێنێ بە مناڵ بە تایبەتی ئەگەر هات ڕەچاوی تەمەنی مناڵەکەن نەکرابێت لە بژاردەی ئەو لەعابەی کە پێی ئێدێت بەڵێ بێگومان هەموو تەمەنێک کۆمەڵە یاری خۆی هەیە کۆمەڵی مادە هەیە کە ئەبێ بەردەست بێ بۆ مناڵەکە کە بتوانێت یاری پێ بکات بەڵێ ئەوە بێ بە لێبڵێک بێت وەکو ئینستراکشنێک وەکو گایدلاینێک بۆ دایک و باوکە بوونی هەبێت کە ئەم لەعابەیە بۆ چ تەمەنێک گونجاوە و هەندێک ڕێنمایەتیش لەگەڵێ ئەبێت یعنی بە تایبەتێگەل لەعابەکە لە شوێنێکی متمانە پێکرا و دروست کرابێت بەڵام بەداخەوە ینی بابلن لە زۆر جێ لە وڵاتانەی کە بە دواچوون هەیە لەسەر ئەم کێسە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەمریکا کۆمیسیۆنێک هەیە کۆمیسیۆنی پێوترێت سەلامەتی لە بەکارهێنانی مادەکان و جایەکێک لەو بابەتانەی کە لە خۆی گرتووە لەعابەی مناڵە لەعابەی مناڵ دکتۆر هەندێک جار ئەگەر لە سایتەکانە بگەڕێنەوە و باسە کرد لە ئەمریکا یاخود لە ئەوروپا گەوەکو گایدلانە و ڕێبەریە کە بڵاوەکرێتەوە تەنانەت ناوی براندەکانیشدا ئەنێ کە ئەمانە یاریەکانیان سەلامەتن بۆ مناڵ ئایا لای خۆمان بەداخەوە ئەم شتەمانە ڕەنگە ئەو براندانە لێرە بەردەست نەبن دایک و باوک چۆن دیقەتی باکە چ مادەیەک خراپە بۆ مناڵەکەی واللهی طبیعی دایک و باوک ئەبێ بەر لەوەی کە با بڵێن ئەو لەعابێ بکرێ بۆ مناڵەکەی ئەبێ بزانێ مناڵەکەی چی خولیایەکی و هەندێک جار لە ڕێی لەعابەکانەوە خولیا و ئەو هیوایەتەی کە مناڵ هەیەی دەرئەکوێت یعنی ئەبێ ینی لەگەڵ ئەوە بێ دوایش بە دوای ئەوما بەداخەواڵم لە واقعی ئێمە بە دواشوونی براند و مارکە وەکو پێویست نییە و زۆری ئەو مادانە شەیە هیچی لێبڵی لەسەر نییە بەس هەندێک تێبینی هەیە بۆ دایک و باوک ئەبێ ڕەچاوی شتەکان کە ئەو تێبینی بەڵێ یەکەم بابزانێت چەند بابلین قەبارەی ئەو لەعابەیە لەگەڵ بابلین خوڵقێتی مناڵەکەی گونجا و پەسەندە دوایی چەند ئەم لەعابەیە مەسەلە قەراقی تیژی هەیە نوشی تیژی هەیە دوایەوەمە بە کارەبا ئیشەکە ئەمە ئەفرێت بەرز دەبێتەوە بەرز نابێتەوە دوایەوە مەقابلی ینی قوددانە چکان بەڕێز دەزانی بە تایبەتی و مناڵانەی کەژێت تەمەنی 34 ساڵین زۆر حەزەکەن شت بەرن بۆ دەمیان بەدەمیان هەندێک یاری هەیە هەندێک یاری هەیە باڵێن تەرکیبی ئەو لەعابەیەک لە کۆمەڵێ بەش پێکاتوە لە ڕێی موگناتیسەوەیە موگناتیسی بچکۆلیتیایە کە ئەم مناڵی یاری پێکە دەرەنجا بێەوە مناڵە تەنها بە شێوەیەکی عەبەسی یاری مناڵەکە ئەندە جار تۆڕابێ یا بە عەرزە ئەیشکێنێ پارچەی لێ ئەکاتەوە ئەبێ دایکەکە بە دوواچوون کە یەکەم ئەم لەعابەی کە کراوە یعنی ئایا لە چ پێکاتێک مادەکەی چی ئاسنە پلاستیکە ئەمە خاڵێکی زۆر دکتۆر ئەتوانین بڵێن ئاسن سەلامەتە بۆ
یاریکردنی مناڵان هذه يك ما تسيخو هي دكتور جان هذه يك ما تسيخو هي مثل عاسنك قرصة رنيا أمن الله هندي جار رد فعلي هبي أم لعابي بكار بيني بعدين اشتكي بيفكين الأجر رد فعلي هبي حليبة بلان مادة بلاستيك يعني قد بلاستيك بسوق بإسفنجي بين خير أو كاردانوي نابت يعني أو اشتام خالد شيء زوزو درينا كوات دوايت دايكك لو كاتيك مثلا لجنجالي أبيته بيت مونيترين شاوديري كان لسمنا على كيف زانم تفاعلي من على كيف لقى لعبة كتشيه يعني أجر من على انترستي ويه يعني بعضنا حزي بخوازياري بي واخوي بيو مشغول كدوك يقدنك بايشي بابلين شاوديري دايشينيه لقى لي تفاعلي كذا بس أجر نبي ده بيني فريا يا إتي بعرسها شكانتي كواتي كمانجا أبي أو لعبي بو كريتي لقى رجزة كشيا يعني جوازي بكا ولا قال بكي رجزة كي ولا قال تمنى كشيا حسابي بوبكا انجا حساب بوبكا كأن مادية بريز العماجات بقالة تقولين كده آية عندي مجوهرات معنية خشت الجوان كاري معنية بتايبتي أو أنا أم خشت الجوان كاري أنا بتايبتي واني كبها كان زور هرزانة لكومل ميتال دروس أكلك الزورينان يعني توكسيكن مثلا كان زي جراوي بلا كان زي أما مثلا كادميوم أما كروما أما أرسنيك أما لو أنا بوكتان زاتر مثلا لو كان زانيك بعضن زور جران بهاني أما أنا زور مترسي لسرك دكتور مترسي كان أكريت شي بي راستو خودرك ونشانك لسه من على بلا يعني كريت لما دانا الريد يعني تماس وبش جوزته وجستي من على بعض الشيء من لما دانا فولتايل الليدر أشيت مثلا مواد قرقش مواد أنتيموني مواد أرسنيك باريوم كادميوم أمانة هموي أكثر لقال احتكاك بريناكا يا لو كاتين من على كم لعبا خات الدنيا أو كاتين كي خات الدنيا أجري هي بشيك لم كان زانه ككاريجريان بي بي إم بون من بعمل هر أودز جاي كأماشان بيكر بوهندي ياري جاري كدو على نابي قرقش النصب بي إم زيادة البيت على مكاري بينه شكا أزانه رنيم قرقش ما كاريجري لسر مشكو لسر كوندامي دمار رنيم مثلا أولي كيل ناو دمها هي وهندي مواد ترجع تشتي هذا بس وشيل تقلب جستيبي أما أنا أبي هموت حسابي وكان نجح يعني سبارت بم آماجانا مثلا أو دزجاي كآماجان بيكر أو كوميسيونا لسالي 2016 نزيكي 85,000 كيسي بعدين إمرجنسيان هبو هني منال لدواي أويكا منال بو يعني كبيرة بو لعاي بيبيرة كيش جواز يعني بوكاري لعبك كوتوا بسريع تسوقاتي بلينار كدوا خواردويتي جازي ليك كدوا جرايب بله حتى لرن كردنيشا أبي تركيز كريت يعني لو ولاتانا تركيز كريت أو رنياني كمواد تخمكاني تكرين نابي بهيج كلوجي بول عادي كمعنى زربيني ديتيا بكاري بني كواتا بله دكتور ببورا وستم لها برسالة بكم زربي جار لولاتاني جيهان أزانين كياريك كيوتو بهزار وباج ماويك سحبة كريتو وكومبانيا كان راي أجري ياخذ همو لامو كومبانيا لامو شوني ماركت كان هالي أجريتو لبروشتي كي زيان بخشي تاعدو زراعته زور باسی پلاستیک کرد رنگ دیکوا کن بشازک ترسابتن لپلاستیک پلاستیک چکاتی خراب بو منال که یاری پیبکه بو نمونه خلیسکینه اگر پلاستیک به مزین بو منال که هی یاخد اما که تاثر شواز دیاری که زیان به منال که آگینه. بله فشاره که زور همه نه بود سبارت به خالي كمد بله ام حال الرياء الاولاتي تشوكو امريكا لصالي 2011 زيكي بيستو هشت ماده لعابه لبعصات تشتهدو دواي اويكي اسسمنت يعني بوكو كان ام لعابه انا زور كاريجري جوازي هذه برنامج كاري لسر بعمل لاني هناك من على كردوه زياني بيجانو خالد هم برزن اعماجت بماده بلاستيكي اما ماده بلاستيكي بوك بتشم تشيك بس بلاستيك زاني بس نازاني بلاستيك تشيو لتشيك كاتو اگر تو کو پاسپورت کی جنگي او ما باسكي اما خالد شي زوزو بوتشي بلا بلاستيك ترسينو شكاتك ترسين بلا طبيعي خوي بلاستيك مالي خصلتي بوزيتيفي واي هي كواي كبدو امر كنترولي بازار كالعالم
و بەرهەمهێنانیشی لە ساڵی با بڵێن 1940 کە وەکو ماس پرۆداکشن دەستی پێکرد لەو کات 9 ملیۆن تەن ئێستا ساڵانە سەر و 300 ملیۆن تەن مادەی پلاستیکی یەتە بازارەوە بەس ئێستا عالەم دەستگای ئەکادمی پێشکەوتوەکان زانیان کە ئەم پلاستیکە کاریگەری زۆر نەرێنی لەسەر ژینگە و لەسەر تەندروستی هەیە یەکێک لەوانە حەزەکەم بە بەڕێزت بڵم ئەبێ ئێمە بزانین مادەی پلاستیکی ینی کیمیکەڵی سنسیتیک پرۆداکتە پێکاتێکی کیمیایی بەرهەمهێنراوە لە مشتقاتی نەوتی لە دوو بەش پێکێت بە شێوەیەکی گشتی مادەی پلاستیکی مادەیەکیان مادەی پۆلیمەرە پۆلیمەر کەم پۆلیمەر ینی با بڵێن مادەیەکی قەبارە گەورەیە لە مۆلیکولێرە و ئەم پۆلیمەرە وەکو ملوانکەیەک وایە لە مۆنۆمێر پێکێت مۆنۆمێر با بڵێن پێکاتە ئۆرگانیەکەیە هەمووی ئۆرگانیە بێژگەلەوەی کە هەندێک باڵێن توخمیتێکە ئەنج ئەم پۆلیمەرە ئێمە دەیان پۆلیمەری جیاوازمان هەیە ئەمانە PVC-مان هەیە پۆلی کاربۆنیتمان هەیە پۆلی ڤەنایڵمان هەیە پۆلیستایرینمان هەیە پۆلی ینی دەیان باڵێن مادەی هینمان هەیە مادەی پۆلیمەرمان هەیە سەرباری مادە پۆلیمەرەکان بۆی کە لە خەسڵەتی مادە پلاستیکیەکان چاکرێت پێکاتەیەکی تری تێکرد بە ناوی ئەدەتیف مادە تێکراوەکە بۆ ئەوەی کە زیاتر لە خەسڵەتی فیزیاوی و بەکاربردن و بەرگەگرتن و ینی باڵێن سەرنجڕاکێشێ بەکار بێ بۆ ئامانجی جیاواز ئەم مادە ئەدەتیفەی تێکدێت اینجا بەداخەوە بەڕێز الحەمدلله ئینسانی چێکادین ئەم مادەی کە تێکرێت بە تەفاعلێکی کیمیایی تێناکرێت یعنی نایەت مادە تێکراوەکان بە بۆندێکی کیمیایی لەگەڵ پۆلیمەرەکەی یەک بگرێت حتا بێ بە ئاوێتەیەکی تر بەڵکو وەکو ئەدەتیفێت تێکرێت وەکو میکسێک تەنها وەکو میکسێک ینی ئێمە بێن بەڵام لە وەکو خوێ و شەکر تێکەڵکەین خوێ و شەکر بە وشکی بێڵینەوە ئەبینیت هیچ ڕەبتێک یعنی کالێک لە بینی ئەمانە نابێت لەبەر ئەوە ئەجا ئەم مادە تێکراوانە نزیکەی با بڵێن هەزارەها مادەی تێکراوە هەیە و بەشی زۆریان هەمووی موادی ئۆرگانیک لەو مادانن کە موادی ئۆرگانیک کلۆرین فلۆرین بڕۆمین و ئێستا دەرکەوتووە بە دواچوون کراوە چەندەها مادەی لەمانەوە بە تایبەتی ئاوێتەکانی فسالێت کە وەکو ستابیلایزەرێکێکرێتە مادەی پلاستیکیەوە ئەوەیەکێکە لە مادە زیان بەخشەکان یەکێک ئەو مادەیە تەنها یەک مادە نییە نزیکەی 70-80 مادەی فسالێت هەیە ئەوە مادەیەکی ستابیلایزەرە ئەکرێ بۆی کە مقاومە مادە پلاستیکەکە زیاکە لە شەفافێتی زیاکە و نزیکەی هەر مادەیەک لەمانە ئامانجێکی دیاریکرای هەیە و دەرکەوتووە ئەم مادە ستابیلایزەرانە یا ئەم فسالەیتانە ینی دوای ئەوەی کە مەسەل دراساتی لەسەر کراوە بەشێکی زۆر ینی چەندەها زانکۆی پێشکەوتوی ئەمریکان مەشیگیان و ئەمانە من پێیپەری زانستیم لە کە نزیکەی لە سا تقریبن سەرون نەوەتی خەڵکێکە ئاوێتەکانی فسالێت تێگەشت تێکەڵ بەجستێ بێژگە لەوە مادەیەکیش هەیە ینی کە زۆرن ئەمانە مادەی بیسفینۆڵ ئەی لەم دوو مادەیە کە ئێستا کاریگەری زۆر لەسەر لایەنی تەندروستی هەیەە تێگەرن بۆ هۆرمۆنەکانی لە تێگەرن بۆی کە با بڵێن ئفیشنسی و کەفاعەتی ئۆرگانەکانی جگەر و گورچی لە کاریگەریان هەیە لەسەر کۆئەندامی دەما کاریگەری لەسەر کۆندامەکان کرد لەگەڵەشە لەسەر هۆرمۆناتەکان لەسەر دەستەکە هەموو بێگومان تێگەری ڕژێنەکان هەموو تێکەیە ئێستا بینین کێشێکی زۆر لە واقع ئێمە هەیە بەشێکی زۆری گەڕێتەوە ئەنجا ئێستا ینی با بڵێن ئەو وڵاتانی کە ئەم دەستگا پێشکەوتوانیان هەیە و بە دواچوون لەسەر کواڵتی ئەو مادەیەکە کە بۆ مناڵێک کە عالەمێکی تایبەتە تۆ بە شێوەیە گەشەیەکی خزمەتی کێی خۆشحاڵی بۆ فراهەمکەین بە دواچوونەکەن زۆری مادەی سالەیتیان منع کردوانە ئەبێ بە 0%. دکتۆر هەندێک یاگیری هەیە لێ نووسراوە BPA free ئەمانە سەلامەتن بەڵێ ئەوانەی کە ئەوەی لێ نووسراوە ڕازگۆیانە بن لەگەڵمانە ڕازگویانە بن لەگەڵمانە بەڵێ ئەوە ینی ئەوە بسفەنەوە ینی تیانێت چکە ئەمە کاریگەری مەترسی هەیە و خاڵێکی گرنگی تریش لە مادە پلاستیکیەکان هەر کۆمەڵی پیشەوەرانی مادەی پلاستیکی لە ساڵی 1970 بۆی بەرچاوڕوونی هاوڵاتی بکەن لەسەر دوو ئامانجێکیان ئایا توانێت مادەیە لەگەڵ خۆراکا بەکاری بێنێ ئامانجێن ئەمە ئەتوانێت ڕیسایکل کات لە کاتێکە ئێمە لە عابەی پلاستیکی دەستی مناڵێکا بەدەنگە بەڵێستم باسی ئەو بکەم دکتۆر هەندێک جار ئەڵەن مادە پلاستیکیە کاتێ زیانی هەیە
کە مناڵەکە بیبا بۆ دەمی یاخۆت بیمژێ یاخۆت ئەو یاریانی کە دروست کراوە بۆ کاتی دانگرتنی مناڵ کە ئەمژرێت و خێتە دەمەوە ئەو کاتە زیانی هەیە ئایا ئەمە ڕاستە یاخود ئەگەر مەسەلەن مناڵەکە سیارەیەکی هەیە لە پلاستیک دروست کراوە ئەگەر بەرکەوتن بۆ سیارەیەش و دەستلەدانیشی هەمان زیانی پێگەێنێت بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر بەجێ بۆ چوونێکی زۆر تەندروستە بەڵێ دکتۆر جان هەروەکو لەسەرتا ئاماژەمان پێکرد ئەم مادە تێکراوانە بە بۆندێکی کیمیایی بە تەفاعلێکی کیمیایی نابن بە ئاوێتەیەکی تازە احتفاظ لەسەر پێکاتەی کیمیایی خۆی ئەکات و ئەم مادانە بە ئاسانی ڕیلیز ئەبێت لەوەی کە مەسەر تۆ دەسی لێ یەخشێنی ئەیکەیتە دەمتەوە ئەمە هاندەرێکی باشترە بەشێکی لێی ڤۆلەتایڵە لێی دەرئەچێتە ناو هەواکەوە کەواتە ئەم هەموو میکانیزمانە و ئەم هەموو ئەگەرە لە بەردەمە بۆ ئەوەی کە مادە پلاسیکیان بەڕاستی کاریگەری و نەرێنی لەسەر باڵێن مناڵەکە دروستکرد. بەڵێ دکتۆر جێگرەوەیکی باش مادەی تەختەیە کە چەندین یاری هەیە لە تەختە دروست دەکرێت و ڕەنگە لەلایەنی فکری شەوانێ و بۆ بیرهۆشی مناڵ باشتر یاری پێ بکرێت لە مادە پلاستیکەکان. بەڵێ مادەی تەختە و ئەحجاری هەندێک بەردیشێ مادەی بەردی کەریم هەیە کە ئەم مادانە ستێبڵن بەڕاستی وەکو بەڕێز ئاماژەکەی تەختە بنوعی و تەختانش دیاری بکرێت فعلاً ئێستا ئەمە بەرهەمێکی باشە یان مەتیریەڵێکی باشە بۆی کە بەشێکی زۆری لە ئابەی مناڵەکانی لێ دروست کرێت تاوەکو مناڵە خنجی لە چاوگۆشەکان لە مەترسی ئەو یعنی باڵێن پێ ئەو مادانەی کە بەکار هاتووە لە دروستکردنی لە ئابەکە ئێمە بەدوورکەین بەداخۆڵێن ئێمە تەنانەت مەمکەکەی دەمیشی مادەیەکی پلاستیک. دکتۆر ڕەنمایەکانت زۆر بەسوود بوون لە کۆتایە چ خاڵێک هەیە کە تۆ زۆر گرنگ بەلاتەوە پێمان بڵێیت؟ ئەو خاڵێکی بەلای منەوە زۆر گرنگە ئەم مناڵانن وەچەیەکن کە پارێزگاری لە مانەوەی ئێمە ئەکەن لە طبیعەتە ئەمە خاڵێک دوایەوە ئەمانە سامانێکی مرۆیی گەورەن کە داهاتی ئەم وڵاتیان لەسەر بنیاد ئەبدێت ئەنجا چەند بەڕێیەکی تەندروست ئێمە خزمەتی لایەنی ژیانیان بکەین لە هەموو ڕێگایەکەوە ئەمەنە ئینسانی باڵێن تەندروست و لەباریان بۆ تا دروست ئەبێت ینی بەو شێوەی کە ئامانجی ئێمە بۆ داهاتوو چیە ئەم مناڵانە بۆ ئێمە پێکەوە. زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنمایەکانت بێگومان مادە پلاستیکیەکان ڕەنگە زیانیان هەبێت بۆ تەندروستی بەڵام ئەگەر بۆ ماوەیەکی کورت بێ ڕەنگە بتوانی بۆ نمونە لە شوێنێکی یاریکردنی دەرەوەی یا ڕەنگە ئەو زیانی نەبێت لە ماڵەوە مناڵەکە لە بەردەستی بێ لە ماڵەوە چەندین جۆر یاری دار هەیە لە تەختە دروست دەکرێت یاخۆت چەند جەگرەوەیەکی تر هەیە کە براندن و شێوازی باشن و مادەی پلاستیکی تەندروستی تایە ئەو یاخۆت تۆ ئەتوانی کاتێکی تر لەگەڵ مناڵەکەت بەسەربەری بە ئەوە بێکە وێنە کێشان بێ یاخۆ چەند چالاکێکی تر هەیە کاری لەگەڵ مناڵەکەتێکی وا بکەی کە هەم مناڵەکە سوودی پێ بگەێنێ هەم لەو زیانانە بە دووری بخەیتەوانەیە کە ڕەنگە بەهۆی ئەو مادانەوە کە هەم بۆ ژینگە هەم بۆ تەندروستی مناڵەکەت خراپە. وە کەلتوری ئێمەش فەرهەنگێکی پیرۆزی هەیە پاشخانێکی پیرۆزی هەیە لەو کاتانی کە لەعابن نەبوو لە کۆمپانیا دروستکە خۆیان لە چەندەها پێکاتەی سادە لەعابیان پێ دروست کردو و ئینجۆیان کردو بە دڵی خۆیان. بەڵێ زۆر سپاس هیوادارم کە ڕێنمایەکانی ئەمڕۆمان سوودی هەبوو بەخواتان لەگەڵ.